کاک هێمن هاتون گیان عربي نازم کوردی نازانێ زۆر چاکە خەڵکی کوێن بحشيقين باشێقا ئەی چۆنە تۆ کوردیە زانی من 10 سال ليرة 10 ساڵە لێرە ئەی ئافرین هیوایە 10 ساڵشە لێرەیە فێری کوردی نەبووە كي خەڵک اري والله ئاەت ئەوانەی کە لە خواروی عێراقن کە دێنە هەولێر و کوردستان بله پێیان دەڵم کوردی دەزان دەڵێن نانازانین 10 ساڵ زیاتریشە لێرن بەس ئافرین بۆ تۆ کە فێری کوردی بووی بە چ کارێکە و خەریکی امن بەڵێ کاکێ من ناوەکەشی کوردیە کاکێ من ايش كم شيء ئیشت چییە؟ سباي عراقي سوپای عێراق لەش ساخ بێ چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ؟ والله تقريبا ما انقك ناتنا بەڵێ ما انقك مانگێکە هاتون نابۆ فامیلی مۆڵ ئەڵێن بۆچی هاتون والله بازاری هاتون شت بکڕێن اري والله اري والله جل بكره جل بکڕن زۆردان حەز لە جلە ها تۆ زۆرە حەز لە لا والله خێزانە لۆ خێزانە ئێوە ئەفرەت هەمووی حەزی لە جلە زۆر چاکە بەخێر بن پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات ناوی وڵاتێکم پێ بڵێ بەشێکی لە ئەفریقایە بەشێکی لە ئاسیایە قول اكو منطقة بين اسيا وافريقيا ايه ايش اسمه؟ نیوەی لە ئاسیایە نیوەی لە ئەفریقایە نصف افريقيا منطقة نصب اسيا نصب افريقيا ما تركيا؟ المنطقة التركية نا تورکیانە تورکیا بەشێکی ئاسیایە بەشێکی ئەوروپایە ئەمەی ئێماڵین بەشێکی ئەفریقایە بەشێکی منطقة لو دولة منطقة عند وڵات ولا منطقة ايش نقول منطقة؟ ايش نقول؟ منطقة آسيا اسيا؟ السعودية يعني لتحت لا ما السعودية ما السعودية ايش ودانا؟ وڵاتێکە بلى والله ايش زحمة ما تعرف زۆر ئاسانە نصب اسيا نصب تركيا وڵاتێکە عەرەبیە عربي عربية سوريا سوريا لا ئەوە دوو وەڵامیان نامەوە تا ئێستا دوو وەڵام داناوە هەر لەم نا ئەمێ ببنە خاوەن خەڵات یەک وەڵامی ترم پێ بڵێن و ئیتر تاوە وڕاست بوو دەبنە خاوەن خەڵات ڕاست نەبوو دەبێت شتێکی خۆشم پێشکەشکەی قول اخر مرة لو تعرفون وأنا ما أتفهم كردي عربي حتى أفهم منطقة بين آسيا وتركيا بين تركيا آسيا لا. بين العراق أفريقيا بين أفريقيا آسيا أفريقيا وآسيا بين أفريقيا وآسيا دولة عربية بين أفريقيا وآسيا وڵاتێکە چۆن ئەڵێن عێراق بلى ئەویش وڵاتێکە شلون دولة هذا دولة منو هذا؟ يعني ممكن تركيا مو تركيا مو تركيا لا بين والله نازان زحمة بشر نازانی باشە شتێکی خۆشم پێشکەشکەن ئاسانکاریتان بۆکەم بە سەراتێکی خۆش نوکتێک گۆرانیە والله حمود شتێک زانێ گۆرانی باشە دەیوەرە گۆرانێکمان بۆ بڵێەوە مادەم دەنگی خۆش و گۆرانێکمان بۆ دەڵێ شەرمی دەکە شەرم دەکە بڵێ گۆرانێکیان بۆ بڵێ ئاسانکاریتان بۆکەمە بنە خاوەن خەڵات قولوا لي أغنية حتى أساعدكم هدية حەزی لە دەنگی کێیە أو زۆر شەرمۆکە ئەم شێ ڕاستی حەز نەکرد والله باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خواتان زۆر سپاس